من ئێستا لە پارکی ئازادیم لێرە لە چوارچێوەی ئۆکتۆبەری پەمەیدا نەخۆشخانەی هیوا بەشی چارەسەری سروشتی نەخۆشخانەی هیوا هەڵمەتێکی بۆ وشارکردنەوە و ڕێگری و زاڵبوون بەسەر نەخۆشی شەرپەنجەدا ڕاگەیاندووە بۆ مەبەستە چالاکیێکی وەرزشی ئەنجام داوە. من بۆ مەبەستە لای یەکێک لە ڕزگاربوانی نەخۆشی شێرپەنجە ئەگەر بێتە ئێرە سپاس دەکەم. سڵاوت لێبێت. سڵاو لە تۆش بەڕێزم بژیت. ئەگەر باسی چیرۆکی سەرکەوتنی خۆتمان بۆ بکەیت چۆن سەرکەوتی بەسەر نەخۆشیەکە؟ واللهی سەرکەوتن یەکەم خوای گەورە ئەوە هیچ فەزلی خوای گەورەیە چاگە بیتەوە چاک نابیتەوە چۆن تێپەڕێنی خوای گەورەەوە بە تەکید ئەبێ گومانمان نییە لەو قسەیە پاش خوای گەورە دکتۆری باش کە سوکاری باش خەستخانەی باش هاوسەری باش ماڵە خەزوری باش من هەمویانم هەبوو بە فەزلی خوا هەمویانم هەبوو زۆر بیرکردنەوەی خۆش بگۆڕیت بیرکردنەوە زۆر تا چەند وەرزش ڕۆڵ دەبینێت لە سەرکەوتن بە نەخۆشی؟ زۆر ئەیبینێت تەسەوەرەکەی من لە مانگی دووە هاتووم بۆ ئەو وەرزشەی خەستخانەی هیوا هەموو هەفتەیە 2 ڕۆژ هەمانە 4 شەمان و 2 شەمان هەفتەی ڕۆژێکیش خۆمەچم بۆ مەلا تەسەوەر ناکەی چەند ئیسفادەم لێ کردووە. زۆر باشە. ماوەی تێپەڕاندی نەخۆشیەکە چەندی پێچوو یاخود ئەو ماوەی چۆن تێپەڕی؟ من هەموو نەخۆشیەکەم تقریبا ساڵێک و 4 مانگە تقریبا یعنی 3-4 مانگێکە زۆر باشم الحەمدولیلا بەلایانی کەمەوە ساڵێکی ئەوێ یەکێکیش بۆ یەکێکە گۆڕێ دەرەجەکەی نەخۆشیەکە ئەیگۆڕێ ورەی کەسەکە ئەیگۆڕێ ئەمانە هەمووی تەسیراتی هەیە لەسەر چاکبوون بەس کۆتاییەکەی پێم وابێ ئینشەڵا زۆر یعنی نسبەتی چاکبوونەوە لە خەستخانەی هیوا زۆرە. زۆر باشە. تا چەند ورە و متمانە بەخۆ بوون کاریگەری هەیە لەسەر زاڵبوون بەسەر هەر زۆر پێم نەوتی زۆر هەیەی ئەگەر فکرا ورە و بەقەوەت بێ یعنی زۆر مهمە هەموو شتێ لە ژیان بڵێ من ئەتوانم من چاگە بم یەکسەر ورە دەیاتێ من هەر بەردەوامی وامەوە لە بەرخۆمەوە یعنی بەردەوام قورئان خوێندن زیکرکردن زۆر مهمە ئەوانشی لەگەڵ بکەی فکرە و بیری خۆش بگۆڕی بە قسەی دکتۆرەکانیش بکەی زۆر ئیشەڵا ئیسفادەی لێکەی. زۆر باشە. لێرە ئەگەر پامێکی کورتم پێ بڵێ چی توشبوانەڵێ چۆن بتوانن زاڵبن بەسەر نەخۆشەکە؟ واللهی ئەوانەی کە توش بن بەورە بن فکرە و بیر و بۆچوونی خۆیان بگۆڕن مەڵێ من تووشی ئەم نەخۆشیە وەها هیوا کەسانی گەناسم ڕووی نایە لای خەڵک باسیکە زۆر ئەعتیادیە باسیکە با خەڵک یعنی مراعاتی خۆی کا بە قسەی دکتۆرەکانی بکە بڵێ من چاگە بمەوە لە کات و ساتی خۆیان ئەو دکتۆرە ئەو موعیدەکە بۆی دایانێ بۆ جەلساتی کیمیایی بێ بایۆلۆجی بێ هەچ ئیشێک بێ بە مەزبوطی لە کاتی خۆیان بچێ نەڵێ ئەوەم هەبوو مناڵەکەم ئەوەم کرد شوێنەکەم دوورە چونکە ئەوە لە ڕووی علمیەوە ئەو دواکەوتنە زۆر خەتەرە. مەمنون. بەڵێ بەپێی ئامارێکە لە نەخۆشخانەی هیوا وەرم گرتووە ڕێژەی توشبوون لەسەر ئاستی هەرێمی کوردستان و عێراق ڕێژەی توشبوونی شێرپەنجە زیادی کردووە لە بەرامبەر ئەوەشدا ڕێژەی چاکبوونەوە لە نەخۆشخانەی هیوا لەسەر و ئاستی ستانداردی جیهانیەوەی.